ناوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە حزبی زەحمەت چێشان دەکەین بە بۆنەی دامەزراندنی لە 12 یەکێکە لەو پێکهاتانەی سیاسی لە هەرێمی کوردستان کە لە هەموو قۆناغەکان خەبات لە خەباتی چەکدار لە خەباتی ئاشتی لە حکومڕانی بەشداری کردووە ئەوەی کە ئێستا کە باسە کرد زۆربەی زۆری مەسەلەی پێکهاتەی حکوومەتی عێراقە دیارە ئومێدەوارین کە لایەنە کوردستانیەکان هەڵە نەکەن یەک لایەنە بەشداری بکەن لە گفتوگۆکان چونکە مەسەلەی ئێمە لە هەرێمی کوردستان یەک مەسەلەیە و هەرێمی کوردستان وەکو قەوارەیەک بەشداری بکە هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی کورسیشیان نییە بەشداریکەن لە گفتوگۆ بۆ ئامادەکردنی ئەو پرۆژە هاوبەشە و دەستنیشانکردنی هەیئەتێک بۆ گفتوگۆ لە بەغدا و ئەنەتیجە ئەو پرۆژەی ئێمەش بکە بەشێک لە بەرنامەی حکوومەت بۆ جێبەجێکردنی داخوازیەکانمان و لە هەمان کاتیشدا بۆ جێبەجێکردنی دەستور لە عێراقدا لە ڕابردوو و دەتوانم بڵێم حتا لە سەردەمی شاخیش بە شانازیەوە بە خۆشحاڵیەوە لە گەرێچەتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەساسی کۆمەڵی ئامانزی مشتەرەک سیاسەتی مشتەرەک و تەنانەت بە هەندێک قەزای فکریش ئەو عیلاقە تاریخیە دوور و درێژە بەردەوام بووە و لە هەموو قۆناغەکان بە خۆشحاڵیەوە بەیەکەوە بووینە و پێمان وایە بۆ ئایندەش تەبیعەتی ینی سروشتی قۆناغەکە سیاسی قۆناغەکە ئەوە دەخوازێ هەموو ئەو لایەنانێک کە لە کوردستان بەیەکەوەین بە جیاوازیش